بینەرانی خۆشەویست سێنارتی بەیانیتان باش من سەردەش غەفوور ڕاهێنەر لە بواری فراگوزاری سەرەتاییدا لەگەڵتانە بم بۆ پێشکەشکردنی بڕگەیەکی نوێ سەبارەت بە ژەهرایی بوون. لە بڕگەکانی پێشووتە باسی ژەهرایی بوونمان کردووە بە نەوت و بە نەوت. ئێستا ژەهرایی بوون بە خواردەمەنی لەگەڵ مادەی خڕکرددا وەکو بۆ نمونە شامپۆ یان سەماد هەر دەرمانێک لەو دەرمانە بێت. ژەهرایی بوون بە خواردن ئێستا باسەکەن بەڕێزان خواردەمەنی دەبێت بە شێوەیەکی تەندروست هەڵگیرێت، دەبێت بزانین ئەو خواردەمەنیانەی کە بۆ تەندروستیمان باشە و شیاون بخورێت. بە تایبەتی بۆ نمونە کابانی ماڵەوە ئەو خواردنانەی کە لێنرێت بۆ ڕۆژێکی تر هەڵەگیرێتەوە، ئەگەر بە ساردی ڕۆژێکی کە بخورێتەوە یا چەند کاتژمێرێک دوایە بە ساردی بخورێتەوە ئەبێتە هۆی تەسەموم یان ژەهرایی بوون، چونکە بەکتریایەکی تایە بە ناوی ئیکۆلایە، ئەو بەکتریا بێتە هۆی تۆکسین دەرکردن، ژەهر دەرکردن لە لەشاوە، دەبێتە هۆی هێڵنجدان و ڕوشانەوە و بێهێزی و دوایەوە تەنگە نەفەزی و چەند حاڵەتی تر وەکو زگچوون و ئازاری مەعیدە و چەند حاڵەتێکی کتوپڕوو نەخوازراوی دیکە. بۆیە ئێمە ئەبێت زۆر وریابین بە تایبەتی خواردنی ماوە بەسەرچوو ئەبێت لە هەموو شوێنێک لە سۆپەرمارکێت لە دەرەوە لە هەردوو کانێکا بتان چۆن میوە هەڵبژێرین، میوەی جوان بێت و تەلەوس نەبوو بێت بە مادەی زیان بەخشیان بۆگەنوە گەنی بێت. بە دوایەوە بۆ نمونە لە سۆپەرمارکێتی هیوادا ئەگەر تۆ بتوانیت ئەو شتانی کە بە تایبەتی مەعلەباتەکان بۆ نمونە مەعلەباتێک هەڵبژێری کە بیکڕیت و بیوێتەوە بۆ ماڵەوە بێت زۆر بە وریاییەوە سیرکەیت، بزانیت ئەو قوتوانەی بۆ نمونە ئێمە بەسمانم نییە کە چ خواردنێکی تیان بەس ئەوەیە کە ئەو قوتۆی کە دروست کراوە بۆ مەعلەباتە بۆ خواردنە بە ڕووپۆشێکی کیمیایی کە دەورە دراوە لە ناوە ئەو ڕووپۆشە کیمیایی بەکارهێنێ بۆ مەوادی حافزەی پێوترێ پارێزگاری لەو مادە ئەکات. ئەگەر هاتوو قوتۆکە وەکو شێوەی کە دیارە قوتۆکە قوپا تووشی قوپاوی هات ئەو شوێنە ئەو مادەی کە بەکارهێنراوە بۆ پارێزگاریکردن لە هەشتومەکەی ناوەی کە هەر گۆشت بێ یان بۆ نمونە فاسۆلیا بێ، برنج بێ، هەر شتێکی کە بێ لە ناوەوە بێت پاقلە بێ، ئەو مادەیە تەلەوسەکە لەگەڵیا کە بێتە هۆی ژەهرایی بوون. ئەبێ ئێمە زۆر بتوانین ئەو مەعلەباتانەی کە هەڵێ بژێنی قوتوێکی ساف و لوس و جوانی هەبێت و نەقوپا بێ. ئەگەر قوپا بوو مەترسی لە سەدا ئەگەری لە 150 هەیە کە ئەو مەوادەی کە لەگەڵ ڕووپۆشی قوتۆکایە تێکەڵی ناو بڵێن ئەو خواردەمەنێ بێت و بێتە هۆی ژەهرایی بوون. بەڕێزان ئێمە لێرە باسی ئەوەکەن کە کەسێک ئەگەر ژەهرایی بوو بێت چۆن چۆنی مامەڵەی لەگەڵا بکەن. ئێستا لە نمایشێکی کووردا پێتان ڕاگەێنین چۆن چۆنی مامەڵەی لەگەڵا بکەن و کەسە کە ژەهرایی بوو بێت لەگەڵمانە بن. ئێستا لەگەڵ هاوکارم کاکڕەوشتا پێشکەشتانەکەین فەرموو لەگەڵمانە بن. ئێستا بۆ نمونەوە دانێن ئەم کەسە ئێستا ژەهرایی بووە تەنگە نەفەزە بێ پڕژانەوە ئەڵنجدان ڕوشانەوەی لەگەڵایە. ئێمە لەم کاتایە دڵنەوەیەک هیچ نییە ئاسایە. چی لە هاتووە؟ چی خواردەوە؟ نانم خواردەوە ئازاری زۆری دیارە خواردنێکی بەسەر چووی خواردەوە یان بۆ نمونە ئەوتمان خواردەمانەی کە ساردە بە ساردووی خواردوێتی تووش ئەم حاڵەتەی کردو. ئێمە لەمایە چیەکەین یەکسەر لەم کاتای ئەگەر توانای پێ بڵێن توانای ڕشانەوەی هەبێت برشێتەوە باشە لە بەرەو ئەو مادەیە دەربێنێت یان بۆ نمونە چا یان ساردی لەم کاتەیە بەڕێزان یان ساردێکی پێبەی بیخوا کە ساردەکەی خوارد لەو کاتەیە ژەهرەکە تەخفیفە بێتەوە لەشە یان چایەکی گەرم بەم شێوەیە دڵنەواییەکەن فەرموو چاپ خۆرەوە دانیشە ئاساییە چاپ خۆرەوە فەرموو چای پێ دەیت لەو کاتەیە چاکە خواتەوە بەو شێوەیە یان ساردی بەم شێوەیە ساردی پێیت یاچە بەم شێوەیە ساردەکە خواتەوە بەو شێوەیە بەڕێزان کە لێرایە چاودێری ڕێڕەوی هەناسە و تەندروستیەکەی تا و کاتێک کە ئەگەی تەنزیکتی بنگەی تەندروستی ئەگەر لە هۆش خۆی چوو هەناسەی پێنێرە هەناسەی دەستکردی بۆکەی 5 هەناسە لە ماوەی دەچرکەیە و توانای ڕشانەوەشی هەبوو برشێنیتەوە باشتر لەوەی کە دوایەوە چایان بۆ نمونە ساردی یا شتێکی لەو بابەتە بیتێک کە هەزمی کا و بەشەی کە ماوەتەوە لە شیا و چاودێری ڕێڕەوی هەناسەیەکەی تا نزیکترین بنکەی تەندروستی. ئێستا لە هەنگاوی دوای ئەمەیە باسی ئەوەتان بۆکەین کە کەسێک ئەگەر مادەی قڕکەر یا بۆ نمونە شامپۆ و شتانە کە ئەوانەی کە لە خواروی تەمەن 6 ساڵەوەن ئەو منداڵ بە تایبەتی تووشێ و حاڵەتانە بێت فەرموو لەگەڵمان من ئێسش ئەوەش ڕوونەکەینەوە. وەڕێزان ئێسش باسی ژەهرایی بوون بە مادەی پاککەرەوە وەکو معجزە لەگەڵ شامپۆ یان ئەو بابەتانەی کە بۆ پاکردنەوە بەکارهێنرێت لە ماڵاندا یان لە حمامەکاندا. بەڕێزان
وتمان ژەهراوی بوون بە نەوت لەگەڵ مادەی پاکشکەراوەکاندا بە تایبەتی لە مناڵاندا ڕۆدات ژەهراوی بوون بە نەوتمان باس کە وتمان کەسەکە نابێ بەی شێوەیەک بڕشێتەوە گەر ئەو موادانەی خوارد و بڕگەیەکی تایبەتمان لەسەر باس کرد و ئێستش لێرەیە باسەکەین کە ئەو شوێنانەی کە ئەو مناڵانەی کە ئەو شوێنان کە مناڵی تایە کە مناڵیانەیە لە ماڵەوە بە تایبەتی لە حمامەکاندا ئەبێ بۆ نمونە شامپوانەی بۆ نمونای سلێرە ئەم شامپۆیە شێوەیەکی پەمەی و جوانی هەیە ئەو منداڵانەی کە خوارد تەمەەن 6 ساڵەوەن فامێکی ئەوەیە نێوە ئەزانن کەم کە ئەمە خواردنەوەی خۆنەوە نازانن ئەبێ دوور لە دەستی منداڵ یا بۆ نمونە تۆزێک بەرچت بێت لە ئاستی دەست کە منداڵ بە ئاسانی دەستی پێ بگات و بەکاری بێنێت بۆ نمونەی ئەمانە کە هەرێکی ڕەنگێکی هەیە ئەو نازانێتمان ئەی خوارد لەو کاتایە ئەبێ چی بکەن ڕاستەوخۆ ئەبێ بیرشێنینەوە کە خواردبووی لە ژەهراویبوونەوە تا باسمان کە نابێت کەسەکە بڕشێتەوەتمان ڕێڕەوی هەناسەیە مووی سووتێنێن بەڵام لە پاکشکەراوەکان وەکو معجزە و شامپۆ ئەمانەیە کە باسمان کرد ڕاستەوخۆ گەر مناڵک هەر کەسێک بوو تووشی خواردنەوەی ئەم مادانە بوو یەکسەر ڕاستەوخۆ بێ بیرشێنیتەوە کە ڕشایەوە جاری وا هەیە و منداڵە نافامێ ناتوانانی دەست بەدەمیا بکە یادەمی داخات بەو شێوە ئەگە بتوانانی بە ستیکەرێکی بەم شێوەیە ستیکەرێک دارێکی پاکیا بە پەنجەی شایەتمان لە بڵێن لە زمانە بچکۆلەی ناو دەمیەوە وەردرێت دوسێ جار برشێنرێتەوە یان بۆ نمونە دەست وتمان لە دەمی وەردەیت و پەرژین بێ بەڕوونتان بڕشێتەوە کە ڕشایەوە یەکسەر ئەو توانی تۆ بۆ نمونە ئاوخەی بیتێ ئاوخێ گرنگترین شتە لێرە ئاو لەگەڵ خۆیان تێکەڵەکەیت زۆر سێر نەبێ مامناوەند بێ گڵاسێک دوو گڵاس ئەگە بتوانێت بێ بە مناڵەکە و بەردەوام بیرشێنیتەوە هەتا ئیگەینتە نزیکترین بنکەی تەندروستی ئەمە بابەتێکی کورد و پوخت بوو بۆم باسکردن لەسەر ژەهراوی بوون بە خواردەمەنی و ژەهراوی بوون بە مادەی پاکشکەرەوە هیوادارم سوتان لێبینی بێت و هەموو کەسێکمان تەندروستێکی باشمانە بێت و لە هەموو حاڵاتێک کوتوبڕوونە خوازراویشدا بتوانین بە زووترین کات چارەسەری پێویست و چارەسەری سەرەتایی بۆ ئەو کەسانە بکەین کە بەرکەوتون یان ژەهراوی بوون تا بڕگەیکینە بەخواتانە سپێرم خواتان لەگەڵ